بزوتنەوەی ژنان بە درێژایی مێژوو هاوخەبات و یەکگرتووی بزوتنەوەی کرێکاری بووە. بۆ پێ چاوەڕوان دەکرێت کە هەڵسوڕەوانی بزوتنەوەی ژنان بە بەربڵاوی لە کرێکارانی پەیمانی نەوت، پترۆشیمی و گاز پشتیوانی بکەن. دایکانی گیانبەخکردوانی مانگی بانەمەڕی 98 لە مانگرتنی گشتی کرێکارانی سەنعەتی نەوت پشتیوانی دەکەن. دایکانی پارکی لالە بە دەرکردنی بەیانیەک پشتیوانی خۆیان لەو مانگرتنە گشتیە ڕاگەیاندووە. هەرچەند دایکانی پارکی لالە و دایکانی گیانبەخکردوانی مانگی بانەمەڕی 98 بەپێی پێناسەی کە کردویانە بەشێک لە بزوتنەوەی ژنان بە ئەژمان نایەن. بەڵام بە پێداچوونەوەی کە لە پێناسەکەیان دەکرێت پشتیوانی ئەوان لە کرێکارانی مانگرت و هاوپشتی بزوتنەوەی ژنان لەگەڵ بزوتنەوەی کرێکاری و مانگرتنی گشتی ئەوان بە ئەژمار بێنێت. لەگەڵ هەموو ئەوانە پشتیوانی بزوتنەوەی ژنان و هەڵسوڕەوانی ئەو مەیدانە لە مانگرتنی کرێکارانی نەوت، پترۆشیمی و گاز لاواز بووە. بە مەبەستی تاوتێکردن و لێکداوانەوەی ئەم پرسە چەند پرسیارێکم ئامادە کردووە تا لەگەڵ هاوڕێ ئەسرینی قادری عۆزوی حیزبی کۆمۆنیستی ئێران بیخەمە ڕوو. لەگەڵمان بن. هاوڕێ ئەسرین، سەرەتا بە خێراتنت پێ دەڵێمەوە زۆر سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیە. زۆر سپاس هاوڕێ گوڵناز بۆ داوەتی ئێوەیش، منیش سڵاو و ڕێزم هەیە لە خزمەت بینەرانی عەزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بەڵێ هاوڕێ ئەسرین، ئایا ئەو قەزاوەتەی کە پێی وایە بزوتنەوەی ژنان بە درێژایی مێژوو یەکگرتووی بزوتنەوەی کرێکاری بووە ڕاستە؟ بەڵێ هاوڕێ گوڵناز، هەروەکە خۆشتان لە دەستپێکی بەرنامەکە ئشارەتان کرد، ئەمە کامەڵەن دروستە کە تاریخەن بزوتنەوەی ژنان متحدی بزوتنەوەی کرێکاری بووە. من پێم وایە کە اتحادی ئەم دوو بزوتنەوە سرفەن بە ئیستلاح تاکتیکی نەبووە، بەڵکو ڕیشەهایەکی تاریخی و تەبەقاتی هەیە. هەر لە ئەو کاتانەوە کە بە ئیستلاح سیستم تەبەقاتی شکلی گرت و هەروەها شکڵێ بەهرەکێشی ئینسان لە ئینسان بە نۆعێک پایگرت، ژنانیش مورد ستەم و تەبعیز و بەهرەکێشی قەراریان گرا. بەتە خۆ ناگفتە نەمێنێن لەناو ئەم سیستمە تەبەقاتیە. تەبعاً کرێکاران چه ژن و چه پیاگەکان مورد استثمار قەرارە گیریان و هەروەکە خۆشتان زانن بۆ نمونە مەسەڵەن وەختێک لە شوێنەی کار شتێک بەناو تعدیل نیرو سوورەتەگرێ، وەڵام کەسگەلێکە شامەڵیە بن ژنانن. مەسەڵەن لە شوێنهای کاری هەیە کە مەسەڵەن ژنانی متاهل وەرناگرن، چوزانم یا بە مەحض ئزدواجیان ئەخراجە کردن کە نەوەکو باردار ببن. چوزانم هەتا وەختێکە ژنێکە شاغڵ وەختێک فەوتەکات بە پێچەوانەی پیاگەکان، ئەگەر بیمەیەکی بوو بێت دوای خۆی بە هیچ ڕۆمان تعلق ناگرێت بە مناڵەکانیەوە، یا مەشاغڵێکە بە ئیستلاح قەراردادهای موقەتیان هەست، وەختێک چاو لە بەخشی پەرستاری جامعاکەین، وەزعیەتێک بە مەراتب خراوێکیان هەیە لەم بابەتەوە. یا مەسەڵەن ژنانی خانەدارمان هەیە کە بێ ئەجر و مزد ساعەتها خەریکی کارهایەکی تاقەت فەرسان ولا مدەتێکی فرەک هەم بەدەنیان فەرسوودە بێن. پێم خۆشە یەک مەساڵ ڕابطە لەگەڵ ژنانی خانەدارەوە بێژم کە ئێمە ئەگەر یەک واتە مەسەڵەن غەزا ئەگەر قەرار بێت لە ڕستوران سەرفێت، بە نظرەوە چەندێک هەزینە ئەشێ پەرداخت بکرێت. دەقیقاً ئالێرا هەست کە ئێمە متوەجێ بین کە کارێکە بۆ ماڵەوە ئەکرێت چەندێ بێ ئەجر و مزدەوە. تازە پێم وایە کە مطمئنن کە کاری ناوماڵ تەنیا بە غەزا دروستکردنێک خلاصە نابێتەوە. و ئەسڵەن بە بڕوای من کاری ناوماڵ بە دوای قەڕنها و بە ئەمرێکی کامەڵەن بەدێهی تەبدیل بووەوە. چوزانم بە ئیستلاح فرە عادیەوە بووگە ئەم مەسەلە، حتا لە وڵاتانی بە ئیستلاح ئەوانەیەکەوە مدعین کە بەرابەری ژن و پیاگ وجودی هەست، کاری ناوماڵ مختص بە ژن ئەزان، حتا ئەگەر پیاگەکەیش شاغڵ بێ و ئەگەر ژنەکەیش شاغڵ بێ، متەسفانە ئەم مەسەلە هیچ ئەهمیەتێکی پێ نادرێەوە مختص ژنانە. بەرحاڵ ئەتوانین لەسەر ستەمهاوە خشونەتهایەکە بەرامبەر بە ژنان ئەڕوات، ئەبعادی خشونەتێکە بەرامبەریان ئەچێت ساعتهای ئەمە قسە بکەین. بەڵام گەرەکمەوە بێژم کە نقطە تەلاقی ئەم دوو بزوتنەوە مەبەست بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی ژنانە ئەتوانین
لە ناو دەردە مشتەرەکێکە هەیەە خلاصە بکرێتەوە کاتێکە ئێمە مەسلەی ستەم بە مل ژنانە لە ڕوانگەیەکی تەواقاتی و بەڕستیەکەین و ڕێگە حەلی بۆ داێنین خۆت بە خۆت ئەڕواتە جبهەیەکی بەسەڵا جبهەی جونبشی کرێکاریەوە مشتەرەکان بەرعەلەی ئەو سیستمە و مبارزە کردێت چوزان ناو جامعایەک وەکو ئێران ئەو هەموو فەقر و فەلاکەتەی کە موجودە ئەو شکڵ لە ستەمە تەبەقاتی وە ستەمە جنسیەکە بەمەل ئەم دوو بزوتنەوە ئەڕوات بە نەوعێک متحدی یەکە بن دیارە ئەم دوو بزوتنەوە دارای گرایشاتی متفاوتن بەڵام ئێمە بە عنوان کەسانێکە مدافعەوە یا فعالی بەشی ڕادیکاڵی ئەم دوو بزوتنەوەین پێم وایە ناتوانین بە نەوەیەک ئەم دوو جون بشەوە یا ئەم دوو بزوتنەوە تقریبا جیا بکەینەوە لە یەک ژنان وەکو بەشێک لە جامعە زوڵم و ستەمیان لێ بشکڵێک مزاعفتر زوڵم و ستەمیان لێ ئەڕوادوە دوشمن ئەسڵیان نظام سەرمایه‌داریە یعنی سەرچاوەی هەر شەش نستەمێک بەرامبەر بە ژنانە گەڕێتەوە بۆ سیستمی موجود هەروواکە کرێکارانیش دوشمنە ئەسڵیان هەر ئەم سیستمە سەوە مبارزایان بەڕالێ سیستمە تەبەقاتیە بۆیە ئەو دەردە مشتەرەکە مەبەستمەوە دوشمنە مشتەرەکە توانێت ببێتە هۆی ئەتحادە مابینی ئەم دوو بزوتنەوەیە هەروواکە مطالباتێک مەطرحە کردێت ئەکسەرەن مشتەرەکە و بە بڕوای من جونبشی ژنان سرفەن بەهۆی سیستەمی مزاعفێکە لیانەچێت هەیە نەت شتێکی تر شاید مثڵەن گرایشاتێکە بن کە لەناو جونبشی ژنان کە دەلایەلێکیان هەبێکە بە بڕوای من ئەو ڕوانگەیە بە مەسەلەی ژنان ناتوانێت دروست بێت هەتا ئەگەر تاریخەن ئێمە بین چاو لێ بکەین لە ساڵەکانی 1320 تا 1332 لە ئێران بۆ فەزا سیاسیەی کە موجود بووە ئێمە شاهدی تشکیلی حزبی ژنانی ئێران بووین واوە بێ تاسیر نەبوو لەو فەزا سیاسیەوە مەسائلە کارەگەریەکە لەو ئەوزاع حواڵە ڕوویەداروەها لە ساڵەکانی 57 و هەروە لە ساڵەکانی 88 و ئاخیرەن لە ئەترازاتی ساڵەکانی 96 و 97 ئێمە و ئەتحاد عەمەڵمانە بینی لە مبارزاتی چوزانم کرێکارانی هەفتەپە ئێمە بینی ومانە لە کرێکارانی مادەنی کێرمان بافق لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان نمونەهایەکی زۆر بوونە کە ژنان وەکو سوخەنگو وەکو بەشێک لە بزوتنەوەی ژنان و بزوتنەوەی کرێکاری حزوریان بووەوە مطالبات و خاست و داخوازی خۆیان لەم ڕابطەوە مەطرح کردێ هەر بۆیە ئێمە ناتوانین بێژین کە ئەم دوو بزوتنەوە متحدی یەکتر نەبوونە یانێ ئەمە شتێکی تاریخیەوە ئێمە دنیایەک تەجروبە و دنیایەک مەدرک هەیە لەم ڕابطەوە بەڵێ ئەسرین دەوترێ دەتوانین بڵێن کە پشتیوانی هەڵسوڕاوانی ژنان لە کرێکارانی مانگرتوو کەم بووە ئەگەر ئەرێ سەرچاوەکەی لە چیدایە؟ هاوڕێ گوڵناز من پێم وایە لە جوابی پرسیارەکەت سەراحەتەن بێژم متەسفانە تا ئێستا تاوە جێگایکە ئەلبەتە من ئیسلام هەیە پشتیوانیەکی یانچنانی نەکراوە لە ئەو کرێکارانە ئەعتسابیان کردووە بژۆز فکرکەم خانوادەهای خاوەران پێم وایە مادرانی پارکی لالە بووە دایکانی گیان بەخکردووە دەقیقەن دروستە ئەوانە لە تێی بەیانیە کە هاتن ئەلام حمایەتیان کردووە و من پێم وایە بزوتنەوەی ژنانە کرێکار ئەفەن خۆی بەخشێک لە بزوتنەوەی کرێکاریەوە هەر بۆ گەیشتن بۆ ئەهداف و حەق و خۆیانە نیازەکە مبارزەیان بە کل تەبەقەی کرێکارەوە گرێ بدەن متەسفانە بۆ ئەم ئەعتساباتە ئەخیری کرێکاران نەفتا ئێستا ئێمە شاهدی پشتیوانیەکی ئانچنانی و یا حزورە خۆی ژنان لەم ڕابطەوە نەبووگین هەروەکە لە سوالی ئەوەڵی شارەم کرد هەر بە گۆواهی تاریخ و یا مێژووی مبارزاتی کرێکاران چە لە سەطحی ئێران و لە چە لە سەطحی جیهانی ژنانی کرێکار لە دۆرەهای بحرانی چە بحرانی اقتصادی بوو بێ چە بحرانی سیاسی بوو بێ هەمیشە حزورێکی فعال و حتا ئەتوانین بێژین پیشتاز و ڕەهبەریان بووە هەر لە تەی 1-2 ساڵ ئەخیرە من نمونەهای بەرجەستە هەواکە شارەم کرد هەفتەپەمان بوو کە نەتەنیا بزوتنەوەی ژنان بەڵکو مابەقی بزوتنەوەهای جۆرواجۆر ناو کۆمەڵگا هاتن پشتیوانیان لێ کرد چوزانم ژنان لەوێ وەکو سوخەنگو حزوریان پیا کردوە ئەمە زۆر مهمە وەختێک پشتیوانی ئەکریە وەختێ فعالیت ئەکریە حزوری فیزیکی بەنظر من
و ڕەهبەری و ڕاهنمودانیش لەلایەن ژنانەوە ئەبێ ببێت بەڵام یەک مەسەلە کە ممکنە ببێتە بەربەست بۆ ئەو پشتیوانی نەکردنە متاسفانە ناو بزوتنەوەی کرێکاری هەرچەندکە خاست و متاڵباتی ژنان زۆر جار مەطرح بووە هەوڵی بۆ دراوە بەڵام لە ئاستی ڕاهبەری ئەمە ژنانێک متاسفانە نابینین کە بە شکلی ڕاهبەری حزوریان بێدەمە بۆ خۆی نقطە زعفێکە و ئەگەر چوزانم دلیلەکەی بپرسین مستەقیمە نەچینە سەر فەرهەنگێکی پیاسالاری ناو کۆمەڵگاوە تایبەتەن خانەوادەکان زۆر ژن هەبووە کە خۆی قەلبەن حەزی کردووە بە فعالیت پێخۆش بووە کە لەو ڕابطەوە فعالیت بکە بەڵام خۆ ئەو دیدە پیاسالارانەی ناو جامعە ناو خانەوادەوە حتا خۆدە فعالینە کرێکاریش هەبوونە کە دیدی پیاسالاریان بووەوە ئەمکانیان پێیان نەداگە کە حزور پێیا بکەن زۆر مهمە کە لەلایەن ڕەهبەرانی پیاک لەم عەرزەوە فەزا بدرێت ئیمکاناتی باشتر فراهەم بکرێ بۆەوەی کە ژنان وەکو ڕەهبەر زاهر بن و ئەوان خۆ هەموو کارێک عملی ئەنجام بدەن دێجا بە لە عەرزەی ڕەهبەریش حزوریان بێت و فەزا پیاسالارانە بشکێت من شخصا حتا لە ئاکسیۆنهایەکە لە حمایەت لە اتفاقاتێک مثلا ناو جامعە وەختێک شکڵەکرێت زۆر پێم خۆشە کە شاهێدی حزوری فیزیکی ژنانە بمەسەڵەن بۆ نمونەی مەشان ڕۆژ پێش ئاعترازێک ئاکسیۆنێک لە حمایەت لە کۆڵبەران ئەنجامی کرد و ژن لە لای من زۆر مهمە کە لەم ئاکسیۆنانە حزوری بێت بەرحاڵ هەروەکە لە تەریق دروستکردنی چوزانم تەشەکلەوە ئەکرێت کە تەشەکلی ژنانی خانەدار هەڵقەیەکی ئێرتباتی دروست بێت هەر بۆیە من پێم وایە مەسلەی تەشەکلیابی ژنانی کرێکاریش و تەشەکلیابی خانەوادەهای کرێکاری لەم بۆرهاوە باتەوەجۆ بە مبارەزاتی کرێکاری کە لە ناو جامعە ئێستا مەوجودە هەمیەتێکی یەکجار زۆری هەیە چون هەروەکەوتم شکڵگیری تەشەکلگەل لە بین تەشەکلی توودەئی کرێکاری و تەشەکلی ژنان ئەتوانێت وەکو ئەبزارێک بۆ وەکو ئەبزارێ بێت کە ئەم دوو بزوتنەوەی بە یەکترەوە وەسەڵ بکات بەم دوو نوکتە پێم وایە بێ زۆر تەوەجۆ بکرێت لەم بۆرهەی زەمانیە. بەڵێ ئەسرین بۆ بەهێزکردنی پەیوەندی نێوان ئەم دوو بزوتنەوەی واتە بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی ژنان دەبێت چی بکرێ ئەرکەکان چین؟ بڵێ هەڕگوڵان جامعەیەکە وەکو جامعی ئێران ئێمە ڕاکە باسم کرد فشارها و ستەمهایەکی یەکجار مزعفمان هەست بەرامبەر بە ژنان وەڵبەتە ژنان بۆ خۆیشیان لەم ڕابطەوە مقاومەتیان کردووە چوزانم هەتا دەستاوەردهایەکی زۆریان بووە لە عەرزەهای مختلف مثلا ئەگەر ئێمە چاو بکەین لە ئاماری ژنانی دانیشتوو ئەوە لە تێی پرۆسەیەکی عادی نەبووە لە تێی سەرسەختی و فشار و هەوڵدانێکی یەکجار زۆر بووە کە ژنان ئێستا توانیویانە 60% یا حتا پێم وایە زیاتر لە 60% شەکە سنداڵیەکانی دانشگا بە خۆیان اقتصاد بن منزور مەوەسە کە دەستاوەردەکانی ژنان پێشڕەویەکانیان لە تێی مەراحلێکی سادەوە بێدەنگ بەدەست نهاتووە کاری بۆ کریاگە هەزینەهای زۆریان داگە چۆ خودە ژنان و چه مابەقی بزوتنەوەکانی تر بەڵام ئەوەشێ بزانین کە بزوتنەوەی ژنان و بزوتنەوەیکی اجتماعیە بزوتنەوەیکی توودەیە بزوتنەوەی کە لە چوارچێوەی پێم وایە بزوتنەوەی سوسیالیستی تەبەقەی کرێکارە ئەبراز وجود دەکاوە خۆی ئەبینێتەوە نمونەهای زۆرمان هەیە بۆ ئیسپاتی ئەم مەسەلە ڕواکە ئێشارەم کرد هەر بۆ نمونە مەسەڵەن ئێمە پێم وایە جامعە حمایەتە زەنان ناوی بوو لە سندان کە لە ساڵەکانی هەشتا دروست بوو کە بە ڕوانگە و ئستراتیژیەکی سوسیالیستیەوە هات ڕاهنمودیەدا بە جامعە چوزانم مەحافلی زۆرمان هەبووە لە تاران هەرتاکو و کوردستان و جنوب و مابەقی شوێنەکانی تر کە بە ئوفۆقهایەکی سوسیالیستیە و حرەکەتیان کردو بەحاڵ گەرەکمەوە بێژم کە بزوتنەوەی ژنان بە بڕوای من دوو ڕێگە حل زیاتر لە بەردەستیان نییە یا ببێتە نیرو سیای لەشکەر بەڕاستای تەقویەتی سیستمی فعلی کە لە طریق گرایشاتی فێمینیست ئیسلامی چوزانم لیبراڵەکان و لەم نەوە کە زۆر تەبلیغی بووە کریێت ببێ بە سیا لەشکەر ئەوان یا ئەوەی کە بە بزوتنەوەی سوسیالیستی چینی کرێکار ئەتکا بکات کە
گزینەی دوو تەبعاً مەدنەزەری ئێمەیە هەر بۆیە هەوڵ و تەلاشی ئێمە پەیوەندانی زۆرتری ئەم دوو بزوتنەوەیە بووە هەمیشە بەڵام بەڕوای من یەک ڕاهنمودوەیە شتێکە ئێستا لە ئاقساباتی یاخیری کرێکارانی نەفت متەسفانە غایبە لا ڕەغمەوە بەیانە ڕادیکاڵانەی کە سادریان کردووە و لە خاست و متاڵباتی ژنان هەمیشە دفاعیان کردووە پێم وایە لە 8 مارس بوو کە بەیانیەک لەلایەن کرێکارانی نەفت و دریاکە بەنتایەکی زۆر باش و ڕادیکاڵی تیابوو بەڵام ئێمە شاهدی غیبەتی خانوادەهای کرێکارین ئێستاکە بە بڕوای من ئەتوانێت زۆر مهم بێ ڕاکە ئێشارەم کرد حضوری خانوادەهای کرێکاری و هاوڕاییکردنیان هەمیشە وەکو نقطە عەتفێک بووە لە ناو جنبشی کرێکاری لاقل ئێمە تەجروبەهای پێشووتر ئەوەی نیشان داوە پێمان خانوادەگەل کرێکاری یا ژنانی کرێکار خۆیان یا کرێکارن و مستەقیمەن ئیستثمارە بن یا ئەوەی کە لەو مناسباتە کە بە مل هاوسەرەکانیان ماڵەوێت بە شکلێک سەهیمن یا چوزانم لە لایەکترەوە مەسەڵەن بەعنوان دایک و ژن بێ ئەجروموز خەریکی کاری ناوماڵن ناو جامعەش موردی ستەم و تەبعیزی جنسیەتی قەراریان گرتووە زمانێکم ژنانە ئەتوانن هاواهەنگ و چوزانم هاوشان لە ناو ستەفی مبارزەی تەبەقاتی حضوریان بێت کە بە دەرەجاتێک اتحاد و هاوبەستگیان بێت لەگەڵ بزوتنەوەی سوسیالیستی کرێکاران من لە سوالی پێشووتریش اشارەم کرد کە بە مۆزوعی تەشەکولی یابی دووبارش لێرە تاکی دەکەمەوە کە وەختێک باس لە تەشەکولی ژنانی کرێکارەکەین منزور صرفەن ژنانی شاغڵ نییە شاید زۆر کەس پێیان وابێگە وەختێک باس لە تەشەکولەکرێت صرفەن لە محیتی کارەکە تەشەکول شکڵەگرێت بەڵام ژنانی بێکاری تەبەقەی کارگەر هەروەها ژنانی خانەداری شامڵەوێتەوە مەجموعی ئەم دووە بە نظر من ئەتوانێت تەشەکولێکی توودەیی و اجتماعی ژنان دروست بکاتە بۆیە تاکیدی کرێکارانی نەفت و لەسەرەوەی کە خانەوادەکانیان حضوریان بێت ژنانی شاغڵ لە ناو شرکت نەفتا و چە خودی خانەوادەکانیان لەم بۆرها حضوریان بێت و پێم وایە پشتیوانی ئەوان و حمایەتی ئەوان بدونە تەسیر نابێ بۆ تحققی ئەو مطالبات و داخوازی گەلەی کە مەترەحیان کردووە پێم وایە لە ئاستێکی بەربڵاوتر ئەکرێت پەرەی پێ بدرێت. بەڵای هاوڕێ ئەسرین من پرسیارێکم نەماوە گەر خۆتان تێبینیە یا شتێک هەیە بۆ زیادکردن ئەوە لە مەجالێکی کووردا لە خزمەتداین فەرموو. زۆر سپاس هاوڕێ گوڵناز من یەک دقە پێم خۆشە لە کۆتاییەوە بێژم کە تەبەقەی کرێکار بەنا بە ماهیەتی ئەو خاستەگەلەی کە هەیەی و با تۆجوبەوەی کە ئەکسەریەتی ژنان لە ژنانی کرێکار و زەحمەتکێش تەشکیل بوونە ئەبێت متحدی ئستراتیژیکی بزوتنەوەی ژنان بێت و هەروەها بزوتنەوەی ژنانیش با تۆجو بە خاستەهایەکە هەستی لە ئەوەڵین قەدەم هەروواکە ئەزانین بە سەدێک بەناو جمهوری ئیسلامی بەرخۆردەکاوە بۆ لەبینبردنی ئەم سەدام بەربەستە لەبەر بزوتنەوەی ژنانە ئەبێ لەگەڵ بزوتنەوە دموکراتیکەکانی تر وەکو بزوتنەوەی کرێکاری مبارزەی خۆی بباتە پێش و هەر بۆیە اتحادە عەمەڵ و هاوکاری زۆر لەم مەقتەعەکە ئێمە شاهدی ئاعترازاتێکی فوق العادە زۆرین لە ناو جامعە زۆر زەروریە وەگەر لە ڕاستای چوزانم باشترکردنی وەزعیەتی ژنان هەر قەدەمێک حتا ئەگەر وەلو کەمیش بێت ئەبێ فعالینی ئەم ئارسەیە لازمەکە تۆجێ پێ بکەن و لە عین حاڵیش نابێ استراتیژی ڕادیکاڵ و سوسیالیستی ژنان کە لە ناو ژنانی کرێکار و زەحمەتکێشە وجودی هەیە ئەوە لە بەرچاو حتمەن بگیرێت چوزانم بەحث لە ئستقلالی ماڵی ژنان ئەبێ زۆرتر لە ناو ژنانە مەترەح ببێ و ئاگاهی بدرێت لەم زەمینانە و پێم وایە ئەکرێت کە سەرکەوتوترانە بۆ زۆر باشتر بەرەو گەیشتن بۆ ئەهدافێک کە هەم بزوتنەوەی ژنان و هەم بزوتنەوەی کرێکاری هەیەە پێ بگەن. هاوڕێسرین جارێکی تر سپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سپاس هاوڕێ گوڵناز بۆ داوەتەکەی ئێوەش مەمنون کە لەم بەرنامە بەشدار بوون. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەو توێژەی کە لەگەڵ هاوڕێ ئەسرینی قادری عۆزوی حیزبی کۆمۆنیستی ئێران پێکمان هێنا و هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بوێ.